سڵاوتان لێ بێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویست لە خزمەتتاندا بۆ پێشکەشکردنی ئەڵقەی دووەمی بەرنامەی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن. وەکو خۆتان ئاگادارن لە جەریانی شۆڕشی ژینا ژمارەیەکی زۆر لە ناڕازیان و بەشدارانی شۆڕش بەدەستی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیمی ئیسلامی ئێران ڕاستەوخۆ تەقەیان لێکرا و بریندار بوون و یان گیانی ئازیزیان لە پێناو ئازادی و بەرابەریدا بەخت کرد. ژمارەیەکی بەرچاویان گیران و لە زیندانەکانی کۆماری ئیسلامیدا ئەشکەنجەکران، حکمی زیندانیان بۆ برایە و یان لەژێر ئەشکەنجەدا گیانیان بەخت کرد. بێجگە لەم ئازیزانە ژمارەیەکیش بریندار و کەمەندان بوون و ڕویان کردە چاراوگە بۆ قسەکردن لەسەر ئەزمون بەسەرهات و لایەنە جۆرە و جۆرەکانی بارودۆخی جەستەیی و دەرونی تێکۆشەرانی بەشدار لەو ئاخێزەدا کە ئێستا لە چاراوگە دەژین و ناوەرۆکی شۆڕشی ژینان بە تەماین لە بەرنمەیەکی تایبەتدا بە ناوی بەشدارانی شۆڕشی ژینا دەدوێن چاوپێکەوتن لەگەڵەوە ئازیزانە بکەین و لە چەند ئەڵقەیەکی جیاجیادا بڵاوی بکەینەوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا کاک ڕەحمان عەلی وەیسی یەکێک لەو ئازیزانەیە کە لە شاری سنە بریندار بووە کە پێم باشە بڕینە لای کاک ڕەحمان و لە زمانی خۆیەوە ئەو سەرهاتەمان بۆ بگەڕێتەوە. کاک ڕەحمانم کاتت باش، بەخێر بی بۆ ئەم بەرنامەیە و سپاسکە قبوڵت کرد بەشدار بیت. ئەم کاتەوە باش بەڕێز سپاس بۆ ئێوەش و ڕێز و سڵاو بۆ بینەران و بیسەرانتان و سپاس لەو کاتەی کە بۆ منتان تەرخان کرد. زۆر سپاس جارێکی تر بە خێرانتەکەم زۆر خۆشحاڵ بووم کە ئێوەم ناسی و بەشدار بوون لەم بەرنامەیە. کاک ڕەحمان ئەگەرەکرێ خۆتان بەسەرهاتی ئەو بارودۆخەی کە ئێستا بۆتان دروست بووە بۆمان باسکەن جا دواترێکی لەسەر پرسیاری شۆڕشی ژینە. بەڵێ من ڕەحمان عەلی وەیسیم خەڵکی شاری سنە 43 ساڵ تەمەنمە و پاش دەستپێکردنی شۆڕشی ژن ژیان ئازادی بە پێشەنگایەتی کوردستان و پاشان کە ئێران و هەموو دنیایەوە زۆربەی لە شارەکانی دنیاوڵاتانی دنیای تەنیەوە وەکو زۆر کەسی تر وەکو ئەو کەسانەی کە ناڕازی بوون و لەو وەزعی ئێران لە وەزع ئابووری لە وەزعی سیاسی و لە بارودۆخی ئێران ناڕازی بوون، منیش وەکو یەکێ لەو کەسانە ڕۆشتمە سەر شەقام و بەشداری خۆپیشاندانەکان بووم. چەند جار لە شاری سنە لە گەڕەکە جۆربە و جۆرەکانی سنە بە باتۆن لێم درا لە دوورەوە بە ساچمە بریندار بووم، بەڵام هەردەڕۆشتمەوە تا ڕۆژی 16 هەفتی 1401 لە گەڕەکی بەردەشتی سنە پاش نزیکەی 3-4 کاتژمێر شەڕ و پێکدادان لە نێوان خەڵک و هێزە سەرکوتکەرەکانی ڕژیم لە مەیانی دایک و لە گەڕەکی بەردەشتی شاری سنە لە مەودای نزیک بە 5-6 متریەوە بە ساچمە پێکرام و چاوی چەپم بریندار بوو. چاوی چەپم بریندار بوو، بینایی چاوی چەپم لەدەستاوە. پاش چەند جار هاتوچووی تاران، دووجار لە بیمارستانی فارابی عملکردن، بەداخەوە بەهۆی کێشەیەکەوە کە دواتر بۆم پێشات و ئەمەڵەکەی چاوم وەک بڵێن دەربەیکی بوو. پاش دووجار کە لە تاران ئەمەڵم کردوتیان دەبێت چاوت خاڵی بکەینەوە ڕێگای کلینیا. من زۆر هەوڵمدا چەند شاری تریش چووم، چەند کلینیک و بیمارستانی تر لە تاران و شارەکانی تر چووم، بەڵام هەموویان هەرەو قسەیانە کرد تا لە شارێکی تر پەیدا کرد شەرە قسەیە کرد چاوت خاڵی بکەین، بەڵام من ئەو شتەکە خۆی وتی قەڵی شەرەف دەم هەموو هەوڵ بۆ دەم کە پێش بۆ بگرم کە چاوت خاڵی بکەین. چۆن بینایی نەیتەوە من بۆ بینایی ناتوانم هیچ کارێکت بکەم، بەڵام هەوڵ و تەقالێک بۆ بدەم کە پێش بە خاڵی بوونەوەی چاوت بگرم. بە خۆشحاڵیەوە پاش ئەوەی کە چوومە لای دکتۆرا 5 جار عەمەڵ کرام و چاوم لە مەترسی تەخلیەبوون و خاڵیبوون وەک بڵێم ڕزگار، بەڵام بینایم هێشتا نییە. و پاشان پاش عەمەڵی پێنجمم کە هاوینی 1402 ئەو کرد، هێزەکانی لە ڕێگەی تەلەفۆن و چەنددار کەساریان نەدا و تەنیا بە ڕێگەی و لە ڕێگەی حکومی جەل یا لە سامانەی سەناتێن
پاشان هەڕەشەیەکردنیان لێکردم ناچار بووم پاس ماوەیەک خۆشەڵاتستان بەجێ بێڵم باشووری کوردستان ماوەیەک لە باشووری کوردستان مامەوە لە ڕێگەی دوورێکەوە چەندێکاریان داران دەکرد توانی پەنابەرێکستان وڵاتی ئەڵمان وەربگرم و ئاخر مانگی بەهاری 1400 هەرمە وڵاتی ئەڵمان بەسەر وڵاتی ئەڵمان دانیشت. بەڵێ کاک ڕەحمان بە هیوای تەندروستی بە هیوایەوەی کە بتوانی لە دەرەوەی وڵات ژیانێکی ئاسایی دەست پێکەی. پرسیاری دووەمم ئەوەیە ئێوە وەکو کەسێک کە لە شۆڕشی ژینەدا بەشدار بوون هۆکاری ئەوە چی بوو کە ئێوە بەشداری ئەو شۆڕشەتان کرد سەر ڕایەوەی کە دەنجانی کۆماری ئیسلامی بە هەموو جۆرێ سەرکوتەکانی دەست پێکردوە بە هەموو جۆرێ گوشارەکانی بۆ سەر خەڵک زیاد کردوە هۆکارەکەی چی بوو کە ئێوە خۆتان بەشدار بوون لەو شۆڕشە؟ بەڵێ من وەک کەسێک کە یەکەم وەک کوردێک کە زیاتر لە گەلەکەم زیاتر لە 45 ساڵە لە بەرابەر دڕندایەتی و سەرکوتی ڕژیمی سێدارەوە وەستاوە و بەرخۆدانی کردووە و بۆ ئەم بەرخۆدانە زۆر هەزینەی داوە زۆر شەهیدی داوە زۆر برینداری داوە و زۆر کەسمان لە زیندانەکان کوژراون تیرباران کراون و لەژێر ڕەشکەنجەدا کوژراون وەکو کوردێک کە پێم وابوو گەلەکەم شایستەی ئەوەیە ئازادی هەبێ شایستەی ئەوەیە ژیانێکی باشتری هەبێ شایستەی ئەوەیە کە وەکو زۆربەی گەلانی دنیا خۆی خاوەنی ئیرادەی خۆی بێ خۆی خاوەنی بڕیار بێ بۆ خۆی هەستم بەوە کرد کە ئەرکی سەرچانی منە وەکو ئەو فڕووکچانە و شۆپیاوانەی هاتبوونە سەر شەقامەکان بە ئەرکی خۆمم زانی کە منیش بەشداری ئەو شۆڕشە بم و بە پێ هەست و بە پێ توان و هەستی خۆم بە پێ باوەڕی خۆم لە بەرامبەر ڕندایەتی و زڵم و زۆری کۆماری ئیسلامیەوە بوەستم و بەرخۆدان بکەم. وەکەوەی کە خۆشتان باستان کرد وەکو یەکێک لەو کەسانێک کە لە شۆڕشی ژینا بەشدار بوون بۆچی پێتان وایە بۆچی ئاوا ئەو شۆڕشە هەمەگیر بوو هەموو شارەکانی کوردستان و دواتر ئێرانی گرتەوە هۆکارەکەی چی بوو بەڕایەوە؟ دیارە ئەو هەر لە پێشدا لە دروشمەکەەوە لە دروشمی ژیان ئازادیەوە ئەگەر من بڵێم کە فەلسفەیەکی گەورەی لە پشتە هۆگەلی کورد بۆ ئەم دروشمەوە بۆ ئەم فەلسفە زۆر هەزینەی داوە لە هەموو بەشەکانی کوردستان و هۆکاری گشتیرکردبوونی ئەو شۆڕەشەش بگرێت لە دەرەجەی ئەوەڵا ئەوە بوو کە هەموو گەلیێران بە گشتی ناڕازین لە بارودۆخەکەەوە زیاتر لە 45 ساڵە کە بە هەموو شێوەیەک مافەکانیان وەک ئینسانێک پێ نادرێ مافی خوێندن بە زمانی خۆت مافی ئەوەی کە تۆ خاوەنی بڕیاربی مافی ئەوەی کە بەرپرسێک کە تۆ هەڵی دەبژێری بۆ تۆ ئیش بکە ئەو پارەی کە لە وڵاتەکەی تۆ دەرتێ بۆ تۆ سەرف بکرێ و مافی ئەوەی کە تۆ بتانی بیر و ڕای خۆت بە ئازادی باس بکەی زمانی خۆت بە ئازادی بخوێنی هیچ کام لەمانە لە ئێرانە زیاتر لە 45 ساڵە بە گەلی ئێران نەدراوە بە بەتایبەت بە گەلانی غیرفارس نەدراوە ئەمە زیاتر بووە بۆ گەلانی غیرفارس بەتایبەت بڵێن کورد بەلوچ لۆڕ گیلەک عەرەب و ئەو گەلانەی کە ژێرچەپۆکەی و ژێردەستی سیستمی داپڵۆسێنەری کۆماری سێدارن ئەم زەوتکردنی مافە 45 ساڵانە ئەم سەر 35 ساڵان و زیاتر لە 35 ساڵان بەهۆی ئەوەی کە لەژێر ئەو دروشمە ئەو فەلسەفەدا گەلانی ئێران بەو باوەڕە بکەن کە کاتی ئەوە هاتووە کە بە شێوەیەکی گشتی دژ بەم سیستما کەر و دژە ئینسانە ڕابوەستن و لەژێر ئەو دروشمەدا هەوڵ بدەن بۆ ڕووخاندن و تابردنی ئەم سیستما داپڵۆسێنەر و دژە ئینسان. بەڵێ کاک ڕەحمان هەروەکو خۆتان ئاگادارن لە ساڵی 1401 دوای دەستپێکی شۆڕشی ژینا دوای ئەوەی کە ناڕەزایەتیەکان و شۆڕشەکە بەقام ڕاستەوخۆ نەما
ناڕزایەتیەکان جۆرێتر بەردەوامە وەکو بنەماڵەی گیان بەخکردووان وەکو بەشە جۆرە جۆرەکانی کۆمەڵگا ئێستا گوشارەکان هەم بۆ سەر بنەماڵەی گیان بەخکردووان زۆرە هەم بۆ سەر ئەو کەسانەی کە لەم شۆڕشە بریندار بوون بەڕایەوە بۆچی کۆماری ئیسلامی ئەم فشارانە تێرێ؟ بڵێ کۆماری ئیسلامی بە حاڵەت تێگەیشتووە ئەو وا ئەزانێ بە گوشار لەسەر برینداران بە گوشار لەسەر بنەماڵەی بە ڕێزی شەهیدان بە گوشار لەسەر چالاکانی مەدەنی و سیاسی و کرێکاری لە ئێران دەتوانێت دەنگی ئەم شۆڕشە کە نەتەنیا سنوورەکانی کوردستان و شارەکانی کوردستانی تێپەڕان و ئێرانی تێپەڕان و دەنگێک بوو کە لە دنیا دەنگی داوە پێ وایە کە دەتوانێت بە سەرکوتکردن بە گوشار هێنان لەسەر چالاکان و وەک بڵێن برینداران و زیان بەرکەوتوانی ئەم شۆڕشە دەنگی ئەم شۆڕشە کب بکاتەوە و پێی وایە بە کوشتن بە ئەشکەنجە بە زیندانی کردن دەتوانێت پێش بە شۆڕشێک بگرێت شۆڕشێکە بمانەوێ و نەمانەوێت دووبارە یەخەی بڵێن کۆماری سێدارە دەگرێتەوە و بگرێت تۆزێک وەک بڵێن دێروزووی هەبێ بەڵام وەک پارس ئەڵێن سووتانی نییە و هەمومانە بێت چاوەڕوانی ئەوە بین کە ڕۆژێک دووبارە شەقامەکان دەکەوێتەوە دەست خەڵک ڕۆژێک دووبارەم خەڵکە ناڕازیە بە جۆش و خرۆشێکی دووبارەوە دێتەوە سەر شەقام و دژایەتی خۆی بەرامبەر بە ڕژیمی ئیسلامی نیشان دەدا کۆماری ئیسلامی پێی وایە بەم سەرکوتانە پێش بۆ ڕۆژە دەگرێت پێی وایە بەم سەرکوتانە دەتوانێت پێش بەوە بگرێت کە جارێکی تر گەلانی ئێران بێنەوە سەر شەقامەکان و داوای مافی خۆیان و ڕوخانی دەسەڵاتی مەڵاکان بکەن. بەڵێ کاک ڕەحمان ئێستا کێوە چوونە سەرجەرەوەی وڵات و بەناچار ڕوتان کرێسە وڵاتی ئەڵمان و ڕێگە هەیە بۆەوەی کە دەنگی ناڕازیان بن دەنگی و کەسانە بن کە لە شۆڕشی ژینادا بریندار بوون چه هەوڵێکتان داوە کە ئەو ئیفشاگەریانە لەسەر کۆماری ئیسلامی بکەن یان چیتان کردوە تا ئێستا؟ ئێمە پێش ئێمە هەندێک لە هاوڕێیان و برینداران و زیانبەرکەوتوانی شۆڕشی ژینا هاتبوونە دەرەوەی وڵات و بەتایبەت وڵاتی ئەڵمان و بناغەی ئەنجومەنێکیان دانابوو بەناو ئەنجومەنی برینداران و دادخواهانی شۆڕشی ژن ژیان ئازادی یان شۆڕشی ژینا کە لەم ماوەیە بە شێوەی فەرمی ئەنجومەنەکە دەست بەکاری کردووە یەکەم چالاکی ئێمە وەکو ئەنجومەن کۆبوونەوەیەک بوو ئاکسیۆنێ بوو کە لە شاری مونیخ بەڕێوەمان برد دژ بە دەرکردنی بڕیاری حکمی سێدارە بۆ بەڕێ خاتوو شەریفەی محەممەدی و هەروەها دەمانەوێت لە داهاتووە ئیش بکەین لەسەر دژایەتی کۆماری ئیسلامی لە دەرەوەی وڵات چە لە ئاڵمان بێ چە لە هەر شوێنێکی دیکەی ئوروپا کە بتوانین بڕۆین و هەروەها دەمانەوێت چالاکی و کۆبوونەوەی دژ بە ئیعدام و دژ بە سەرکوتی خەڵکی ئێران بەڕێ بخەین لە شارە جۆر بە جۆرەکانی ئاڵمان و بەرامبەر ئەو حکومە ناڕەوا و نائینسانیانەی کە کۆماری ئیسلامی دژ بە مافخوازان دەریەکە وەستینەوە و هەموو هەوڵی خۆمان بدەین ئەوەی کە گوشار سەر کۆماری بەڵێ کاک ڕەحمان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت بە هیوای سەرکەوتن بۆ ئەنجومەنەکەتان حتمما لە داهاتووتا لەسەر ئەو ئەنجومەنە هاوڕێیانی ترتان بەشدارە دەم و لەم بەرنامەیە قسەکەین سپاس کە ئامادە بووی من پرسیارەکانم کۆتایی پێهادەگەر پێتان وایە شتێک هەیە یان پەیامێکتان هەیە ڕوو بە خەڵکی کوردستان و ئێران کە لە ناو قسەکانتانە ئاماژەتان پێ نەکردووە فەرموون. سپاس بۆ ئەوەش لەو کاتێکە بۆ منتان دانیا من تەنیا وەڵێ من بەڕاستی گەشتبینم بەوە کە ڕۆژێک ئەم دروشماوە ئەم فەلسەفە کە وەک بڵێن بناغەدانەری کورد بووە هەروە کە داعشی ڕووخان هەروە کە کۆتایی بە دەسەڵاتی دژە مرۆڤانەی داعش هێنا کۆتایی بە دەسەڵاتی دژە مرۆڤانە و دژە ئازادی کۆماری ئیسلامی شتێنێ و من زۆر بەمە گەشتبینم زۆر بەوە گەشتبینم کە ژنی کورد هەروە کە لە مێژوودا ئەمەی سەلماندووە کە هەر کات بیەوێ و هەر کات مەیدانی پێ بدرێ دەتوانێت ببێتە ڕێبەرێکی مەزن دەتوانێت گەلێک ببات بەرەو سەرکەوتن بەرەو ڕزگاری وەستەدان نمونەی وامان لە مێژووی کوردا هەیە هەر لە
هاتە ڕەشی گەڵاخیەوە لە مەسوورەی ئەردەڵانەوە کە وەک یەکەم مێژوونووس بووە، وەک قەدەم خەیری لوڕستانی و هەزاران و سەدان ژنی وامان هەبووە کە لە مێژووی کووردا توانیویانە ببن بە خاڵی وەرچەرخان دژ بە ستەم، دژ بە داگیرکاری و دژ بە دوژمن. من کەشبینم و هیوادارم کە ڕۆژێک شۆڕشی ژن ژیان ئازادی بەڕێبەرایەتی و پێشەنگی ژنی کورد دەسەڵاتی دواکەوتووی کۆماری سێدارە بڕبووی. بەڵێ زۆر سپاس کاک ڕەحمان، سپاس بۆ ئامادەبوونت لەم بەرنامەیە و هیوای سەرکەوتنم هەیە بۆتان. سپاس بۆ ئێوەش و بینەران و بیسەرانی بەڕێستان، سپاس لەو کاتێک کە بۆ منتان تەرخان کرد بە هیوای سەرکەوتن ژن ژیان ئازادی. زۆر سپاس بۆ کاک ڕەحمان عەلی وەیسی، یەکێک لەو کەسانە کە لە شۆڕشی ژینەدا بریندار بووە. بە هیوای سلامەتی بۆ کاک ڕەحمان و هەموو ئەو هاوڕێیانی کە لە شۆڕشی ژینەدا بریندار بوون و ئێستا بە ناچار لە دەرەوەی وڵات ژیان دەکەن. بەڵێ عەزیزان و خۆشەویستان، بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم بەرنامەیە، هەتا ئەڵقەیەکی تر و میوانێکی تری ئەم بەرنامەیە لای ئێوە.